وایان دەزانی دوو شەشیان بەدەستەوەیە براوان، بەڵام لە پڕێکە یاریەکە پێچەوانەوە و دوو شەشیان لە دەست تۆپی و زەورە چکشندیان بەرکەن. بەغدا چیتر پێویستی بە بۆڕینەوەتی هەرێمی کوردستان نەماوە؟ ئایا هەرێم لە نەخشەی وزەی جیهان دەسڕێتەوە؟ ئایا گەورەترین دۆڕانی استراتیژی هەرێم ڕووی داوە؟ ئەگەر وایە چارەسەر چییە؟ سڵاو ڕێز هاوڕێیانی هێژا، هیوادارم باش بن. دوێنێ ئێوارە لە پۆستێکدا باسی ئەوەمان کرد کە کارتی نەوت کارتێکی کاتیە و هەمیشەیی نییە. پۆستێکی دوور و درێژە، لینک لە کۆمێندا هەیە، هیوادارم سەرنجی بدەن بۆ ئەوەی باشتر لە قسانەی ئێستا ئێمە تێبگەن. وەزیری نەوتی عێراق بۆمبەکەی تەقاند و ڕایگەیاند بۆ ڕێکی نوێ لە کەرکووکەوە بۆ بەندەری جیهانی تورکی ئامادە کراوە، توانای ناردنی 250,000 بەرمیلی هەیە لە ڕۆژێکدا بێ ئەوەی بە هەرێمی کوردستاندا تێپەڕێت. ئەمە باجی هەڵە استراتیجیەکەی مەسرور بارزانی دەرکەوت کە دوێنێ خۆی فشکردووە. لەو کاتەی ئەمریکا و جیهان پێویستیان بە نەوتی هەرێم بوو، بە بۆڕی نەوتی هەرێم بوو بۆ جێگیرکردنی بازاڕەکانی جیهان، حکوومەتی هەرێم بە بیانی و ڕێگریکردن لە کۆمپانیاکان خۆی فش کردەوە و ئەمریکای تووڕە کرد و عێراقیش جێگرەوەی دۆزیەوە. یعنی لێرەدا دوو شەش لە دەستیان تۆپی. بابەتێکی تر لەمە زۆر سەرنجڕاکێشەیە کە من دەمەوێت لەم ڤیددیۆدا تیشتی بخەمە سەر، ئەوی جیاوازیەکانی نێوان مەسعود بارزانی لەلایەک و مەسرور بارزانی لەلایەکی تر. یعنی کەس پرسیاری ئەوەی نەکرد بۆچی دوێنێ شەو لە درەنگانی شەو مەسعود بارزانی بەیاننامەیەکی بڵاو کردەوە بە زمانێکی زۆر نەرم و نۆڵانە دەڵێ با دەرگای گفتوگۆدا نەخرێ. ئەوە سەرمێنەری ئەوەیە مەسعود باشتر لە مەترسیەکە تێگەیشتێ لە مەسرور و دەزانێ عینادی دادی نادات. بۆچی؟ چونکە بارزانی دەزانێت مادەی 111 12 چاردەی دەستور ئەگەر هەرێم ڕێکەوتن لەگەڵ بەغدا نەکات، نەگنەوت بەڵکو دەواازە سنووریەکانیش لە دەستی دەچێت و بەغدا کۆنتترۆلی دەکات. خاڵێکی تر کە من دەمەوێت لێرە قسەی لەسەر بکەم، ئەویش گوێگرتنی مەسرور بارزانی لە ڕاوێژکارە سێبەرەکانی کە دەیانوت بەغداکردنۆش دەبات، بەڵام دۆخەکە پێچەوانە بووە. ئێستا پاڕانەوەی دیبلۆماسی لای ئەمریکا و تورکیا دادی کورد نادات، چونکە بەغدا کاتی بەهێزی بەدەستەوێ و هەرێمیش دووشەشی لە دەستۆپیا. ئێستا چارەسەر چییە؟ یعنی تازە ئیشە قۆڕەکە هەکرایە چارەسەر چییە؟ بێ بە پەلە ئەم سێ هەنگاوە بنرێت. یەک، تەسمیلکردنی مەلەفی نەوت بە سۆمۆ، دەستبەرداری پاساوی کۆمپانیاکان بن بۆڕینەوتی هەرێم پێش بۆڕینەوتی کەرکووک کارا بکرێتەوە. بەکارهێنانی کارتی مەسعود بارزانی بە ڕۆعیەتی بەیاننامە نەرمونۆڵەکەی دوێنێ شەوی مەسعود بارزانی کەوتی دەرگای هیوادان نەخرێ بە خێرایی شاندێک بنێرێتە بەغدا و دڵنیاییدان، یعنی خاڵی سێم کە گرێن دڵنیاییدان بە ئەمریکا کە هەرێم نۆتەکەی دەخاتە خزمەت سەقامگیری بازاڕەکانی جیهان و بۆ ئەوەی فشارەکانی سەر واشنگتۆن کەمتر بێت. یعنی لە هەمووشی گرنگتر ئەوەیە دەبێ حکوومەتی هەرێم و پارتی بە تایبەتی تێبگەن چیتر بە مێشکە عینادەکەی مەسرور بارزانی کار نەکرێت. خۆ هەمومان لە بیرمانە 5 ساڵ پێش ئێستا عینادی بەرامبەر بە دەستگیرکراوانی بادینان کرد. باجەکەی چ بوو؟ باجەکەی ئەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان چوونە ناو بازنەی سووری پێشێلکاری مافەکانی مرۆڤ. ئێستا ئەگەر جێ لەم هۆشداریانە نەژیرێتن چی دەقەومێ؟ یعنی ئێستا یاریەکە گەیشتۆتە کۆتایی ئەگەر حکوومەتی عێراق منەتی بە هەرێمی کوردستان نەمینێت. کارتی نەوت بۆ بەبارگرانی
ئەی ئەگەر گوێ لە هۆشداریەکان نەگیرێت چ بکرێت؟ ئەی ئەگەر جێ لە مەسرور بارزانی بگیرێت چ دەقەومێ؟ بزماری کۆتایی لە تابوتی هەرێم دەدرێت. من زیاتر کاتان ناگرم هاوڕێیان، تەناوە ماوە بڵێم ئێوەی بینەر کەم ڤیددیۆ دەبینن ئایا پێتان وایە کار لە کارترازاوە؟ بە هیوام ڕای خۆتان لە کۆمنت بنووسن. کاتەچی خۆش ماڵاوە.